سەیریکەن لە هەموو سەردەمانەکە ئەم خەڵکە مسلمانە ئەوانەی ساحەبی هیممەتی بەرزن چۆن بۆ ئەم دینە سڵحاون. ئیمام حەسەن البەنا ڕەحمەتی خوای لێبێ معلومە لە ساڵی 1905 لەدایک بوو، لە 1949 خوای گەورە بە شەهید وەریگرێ ئیغتیال کرا، عمری 44 ساڵ بوو. ئەم ئیخوان مسلمینەی دروست کردو کە ئێستا 3 ملیۆن نفوسە، 67 فەرعی هەیە لە جیهان. ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێبێ دائیمەن ئەگەڕا هەموو شوێنەکانی میسرە گەڕا بۆ ئەم بانگەواز و کارکردنی ئیسلامی، کە ئەگەیشتنە کاتی خەوتن بە سکرتێرەکەی وت بلیتێکی قیتارمان بۆ ببڕە بۆی بچین بۆ منطقەی فڵانی. حسابیە کرد کە مدەی 6 سەعات دەتوانن لە قیتارەکەیە هەمە خەون و ئەشگەنە مەحەطەی فڵانی نوێژی بەیانی لە فڵان جێگاکەن و قسە بۆ ئەوانیشەکەن و تەشجیعیانەکەن لەسەر دیندارێتی. یەکێ لە بەرهەمەکانی ویستی بەرز و ورەی بەرز ئەوەیە زۆر هەدەف هەیە کە لە مێشکی خەڵکیە خەیاڵە بەڵام دێتە دی بەهۆی ورە بەرزی ئەم نەوعە کەسانەوە. هەرەو ئیمام بەنای ڕەحمەتی خوای لێبێ ئەیفەرموو ئەحلام الأمس حقائق اليوم وأحلام اليوم حقائق الغد. ئەیفەرموو ئەو خەونانەی دوێنێ بوون بە حەقیقەتی ئەمڕۆ، خەونەکانی ئەمڕۆژ حەقیقەتی سبەینەن، سبەینە ئەوانەش دێنە دی، بەڵام ئەمە بەچێ دێتە دی؟ بە پیاوێکی وەکو ئەم ساحەب هیممەتە. ئەم ئیمام بەنایە ڕەحمەتی خوای لێبێ لە یەکەم جارە کە ڕۆیشت باسی ئەوەی کرد لە لای کۆمەڵی عولەمای ئەزهەری کە ئەبێ ئیشێک بکەین بۆ ئەم دینە، هەوڵێک بدەین. تازە سوڵتەی عوسمانی ڕووخابوو. ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ یەکێ لە عالمەکان دەستی کرد بە جرفانی و نەختێ نەقوڵی دامێ و وتی بڕۆ بابەکەم بڕۆ تۆ ئەو بخۆ. یعنی ئەو ئەوەندە مناڵ بوو هێشتا. بەڵام ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێبێ لە 1928 ئیخوان مسلمینی دروست کرد. وتم لە 1905 لەدایک بوو، یعنی لە 23 ساڵانە ئەم تەنزیمە گەورەی دروست کردو. برانی بەڕێز ئەم تەنزیمەشە لە تەمەنی ئەوە بزانن گەیشتە چی؟ ئەو ڕۆژەی ئەو ئیغتیال کرا 1200 فەرعی هەبوو جگە لە مزگەوتەکە. لەبەرەوە ضروریە دائیمە هۆشمان لەوە بێ چۆن نەتوانین ئەم ویست و ئیرادەی خۆمان بخەینە گەڕ، چۆن نەتوانین بە قووەتر بین، بە دینداریەکی بەهێز، بە خواناسیەکی بە قووەتر، تا لە خوای گەورە نزیکتر بین، تا سادقتر بین، تا نیەتمان بۆ خوا سڵحاو بێ، خوای پەروەردگار زیاتر بەرزمانەکات و کاریگەرترمانەکە.